ڕێکارەکانی خۆپارێزی زۆر ئاسانترە لە ڕێگاکانی چارەسەرکردن بۆ ڕێگری لەم پەتایە. هیچ دایکێک نایەوێت منداڵێکی لەسەر خەرەوێڵەی نەخۆشخانەکان ببینێ. وەک دایکێک بەردەوام ڕێنمایی بدە بە منداڵەکانت با خۆپارێز بن. حکوومەتی هەرێمی کوردستان، فەرمانگەی میدیا و زانیاری. هەتا ڕۆناهەیەک لەسەر زەمینێ بمینیت ئەم دگەل هەوایە بڕیارماندا هەموو جیهان ڕاستەوخۆ لە چوارچێوەی شاشەیەکدا کۆ بکەینەوە. هەنگاو بە هەنگاو بەرەو پێش دەڕۆین، هەمیشە نوێبوونەوە و تازەگەری لای ئێمە دەبینێت. کەناڵی نوچۆن گەلەکن لێ ئەم باشترین کوردستان 24 تاکە کەناڵی هەواڵی 24 کاتژمێر ڕاستەوخۆ لەگەڵتانە. وعدیدا لە هەفتەی داهاتوو دەست پێ بکەن بە دانوستانی دوو قۆلی و داوای سەرۆکی دیوانە سەرۆکاتی هەرێما کوردستانی ڕاگەیەنێت هەفتیا بێ ئەنکو جڤینە گەل سەرۆک وەزیرین عێراقیدا کاظمی سوزدایە هەفتیا بێ جڤینên شاندên حکوومەتا هەرێما کوردستانی عێراقê ji bo çareserkirina pirsgirêkan dest pê bikin. Nîşanderên parêzgeha Nasiriye ya Başûrê Iraqê baregehên partên nizîkî Îranê şewtandin. Hikûmeta Sûriye radiyehîne birîna Tirkiye ji ava vexwarinê ser bajarê Hesekê tawaneke dijî mirovatiyê ev daxwaza destêwerdanê ji netewên hevgirtî dikin. Berê Kurdistan bi ser Başûrê Kurdistan evdeme baş nûçe jaratên pêşkêşkirin. Serokê Dîwana Serokatî Herêma Kurdistanê Fewzî Herîrî ji Kurdistan bi serê ragihand ku civîna gel Serokwezîrê Iraqê da Kazimî Sûz daye ku heftîya bê da civînên şandên Hikûmeta Herêma Kurdistanê Hikûmeta Iraqê taybet ji bo çareserkirina pirsgirêkan dest pê dikin. Got jî Kazimî spasiya serkirdatiya Kurdistanê kiriye bo piştgiriya ku dayînewî. لە هەفتەی داهاتوو دەست پێ بکەن بە دانوستانی دوو قۆلی و داواشی کرد گوتی بەڕێز دکتۆر ئامانج ڕەحیمیشم لەگەڵ بوو کە ئەندامی لیژنەی دانوستانی هەرێمی کوردستانە لەگەڵ بەغدا گوتی زۆر گرنگە ئێوە هەفتەی داهاتوو بێن ئامادە بن لە بەغدا کە دانوستانەکان دووبارە دەست پێ بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان. سوپاسی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانی کرد هەردوو جەنابی سەرۆکی هەرێم جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرکردایەتی سیاسی بۆ ئەو پشتگیریەی کە پێشکەشی جەنابی کراوە تاکو بتوانی ئیش و کارەکانی عێراق و حکومەتی عێراقی فێدرال بەڕێوە باتن. هەروەسا سەرۆکی دیوانە سەرۆکاتی هەرێما کوردستانی ڕاگەهاند ku civînên wanê gel berpirsên Emerîkî da aliyê Emerîkî tekezîr ser piştgiriya Herêma Kurdistanê kirine ji bo çareserkirina pirsgirêkên nêvbera Hewlêr û Bexdayê da. Got jî Wezîrê Enerjiya Emerîkayê tekez kiriye ku berdewam gel serokê Hikûmeta Herêma Kurdistanê peywendiyê dane di pêşerojeke zû jî da serdana Herêma Kurdistanê dike. تەکیدیان لەوە کرد کە بەردەوام پشتگیری هەرێمی کوردستان دەکەن پشتگیری دانوستانی هەرێمی کوردستان و حکومەتی فێدرال دەکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان و سوپاسی هێزەکانی پێشمەرگە و هەرێمی کوردستانیشیان کرد بۆ ئەو پشتگیریە کە کراوە بۆ شەڕی داعش و بۆ ئەو قوربانیان کە دراون. لەگەڵ وەزارەتی دەرەوە دانیشتوین عینی خاڵاتمان هەبوو لەگەڵ وەزارەتی وزە دانیشتوین باسی کێشەکانی وزە کێشەکانی جیاجیای وزە بە تایبەتی ئەو فرسەتانەی کە هەنا لە بواری غاز لە هەرێمی کوردستان سوودی لێوەربگرن دوێنێ لە کۆشکی سپی پێش ئەوەی کۆبوونەوە گەورە لەگەڵ
سەرۆک ترامپ دەست پێ بکە من بۆ ماوەی 10 دقە لەگەڵ وەزیری وزەی ئەمریکی قسەم کرد ڕێز و احترامی هەبوو بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران چونکە بەردەوام لە پەیوەندیدایە لەگەڵی و گوتی بڕیار بوو من بێمە هەرێم جارێکی تر بەڵام ڕێک نەکەوت بە تەلەفۆن پەیوەندیمان بەردەوامە و ڕەنگە لە کاتێکی زوو مانگێکی تر ڕەنگە ئەگەر وەزعی کۆڤید 19 وەزعی کۆرۆنە بەرە و باشتر بڕوە بتوانی سەردانی هەرێمی کوردستان بکاتن. ئێمە طبعاً داوامان لێکرد پشگیری کۆمپانیاکانی وزەی ئەمریکی بکاتن بۆ هاتن بۆ هەرێمی کوردستان و بۆ وەبەرهێنان لە هەرێمی کوردستان. دانوستانمان زۆر باش بوو بەگشتی پشگیرێکی بەرچاو دیارە بۆ هەرێمی کوردستان بۆ سەرکردایەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکانی خۆمان و بۆ پشگیری لە هەموو هێنگاوەکانی سیاسی ئابووری عسکەری لە هەرێمدا. جێگەری سەرۆکی ژوورە بازرگانی عێراق ئەمریکا ستیڤ لوتس داخوێنێکە تایبەت دەژبووی کوردستان بە سوێرە ڕاگەاند و نزیکبوونا بەغدا و هەولێرê û çareserkirina teva pirzgirêkên nêvberawan da xaleke giring e ji bo rakişana weberhênerên Emerîkî ji bo nava Iraq û Herêma Kurdistanê. Eşkere jî dike ku kompanyayên Emerîkî dikarin roleke bandor û baş di pêskirina kerta taybeta Herêma Kurdistan û Iraqê de bilêzin. ئێمە پێمان وایە کەم دایلۆگەی ئێستا لە واشنگتن بەڕەوە دەچێت هەنگاوێکی گرنگە. ئێمەش کە نوێنەراتی کەرتی بازرگانی دەکەین دەزانین کە کەرتی تایبەت دەتوانێت چی سوودێکی هەبێت لە بەهێزکردنی ئابووری وڵاتان و ئەوەش دەزانین کە پتەوکردنی پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق چەند گرنگە لە بنیادنانی ئایندێکی گەشت بۆ هەردوو وڵات. گومان لەوەدانە کە کۆمپانیەکانی ئەمریکا دەتان ڕۆڵیان هەبێت لە سەقامکردنەوەی ئابووری عێراق بە تایبەتی لە بوارەکانی وزە و چاودێری تەندروستی بانک و دارایی هەتا لە بواری ئایتیش. زۆر گرنگیشە کە ڕاکێشانی وەبەرهێنەری ئەمریکی هەرێمی کوردستانیش بگرێتەوە و ئابووری کوردستانیش سوود لەم پتەوکردنی پەیوەندی بازرگانی عێراق و ئەمریکا ببینێت. دەبێت ئەوش بڵێم کە ئاسایکردنەوە و پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەولێر و سەقامگیری دۆخی تەواوی عێراق خاڵکی گرنگە لە ڕاکێشانی سەرمایه‌گوزاری ئەمریکی. درباسی مجارا روبروبونا کرونا بین برف سلیمانی و بچین هفکارم هاوجین جمال پای که راستا خود گلمده هاوجین پشتی درخستنا بریار نوک و دو تایبت گلک بریار هاتبون درخستن جالی وزارت نافخوا و جالی پارێزگا سلیمانی و چه حاضری هاتی نکردن جبوی زیادتر پاراستنا ولاتی هم تایبتی جیم بحثا هیدی وکرنا ریا و آسایبونا جیان بکین و جالی دنجی روشا توجبوین کرونا انها چاور سلیمانیه. بەڵێ سڵاوتان لەبێت بە پێی ئامارەی کە دوێنێ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە 107 توشبووی نوێ لە پارێزگای سلێمانی ڕاگەیەندراوە 5 هاوڵاتیش بەهۆی ڤایرۆسەکەەوە گیانیان لەدەستداوە. ئامارەکانی پارێزگای سلێمانی هێدی ڕۆژانە ڕوو لە بەرزبوونەوە دەکەن. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە دوایین زانیاریەکان بۆ دۆخی توشبوانی نێو نەخۆشخانەکان و هۆکاری بەرزبوونەوەی ئامارەکان و چەند پرسێکی دیکە بەڕێز دکتۆر هێرش حەیدەر سەرپەرشتیاری ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی لەگەڵم دەبێت. دکتۆرم کاتت باش. سەرەتا باڵۆ پرسیارەوە دەست پێ بکەین. ئامارەکانی پارێزگای سلێمانی هێدی ڕوو لە بەرزبوونەوەی دوێنێ 107 توش بوو ڕاگەێنراوە بە بۆچوونی ئێوە هۆکاری بەرزبوونەوەی ئامارەکانی پارێزگای سلێمانی بۆچی دەگەڕێتەوە؟ ئەم بەرزبوونەوەی ڕێژەیە کە ئەبینرێ ڕۆژانە بۆ 100 کەیس 105 کەیس ڕاگەێنرێ ئەمە ئەگەێنرێ ئێمە لە دوای ماوەی جەژنین ئەو تێکەڵاوی کە لە جەژن ڕوویاوە ئەو بەرکەوتنی لە جەژن ڕوویاوە ئەو هاتنە زۆرەی خەڵکیش وەکو لە گەشتیار بێچەنێک ئەم ڕێژەکە زیایەکە. بەڵام ئەوەی ئێمە تێبینیمان کردۆ سنتەری سلەیمانی وەکو خۆی ژمارەی توشبوانی کەمە ئەوانی کە ڕائگەێنرێ زیاتر 4 دەورەکەین قەزاونەحەکانین جگە لە زۆری ئەو ژمارەی نەخۆشانی کە لە شارەکانی تریشەوە بمانێت بە تایبەتی لە شاری کەرکووکۆ بمانێت لە شارەکانی ترۆ بمانێت لە قەزاونەحەکان لە شاری تری کوردستانیشەوە بمانێت کە خەڵک بەویستی خۆیەتە سلێمانی بۆی چارەسەر لە سلێمانی وەرگێ واتە ئەو ژمارە زۆرەی کە ڕائگەێنرێ تەنها سنتەری سلێمانی نیە بگرە زۆر بێ قەزاونەحەکان و شارەکانی تریشە کە تێکەڵ ئەکرێتە لای ئێمە بە نەخۆشی ئێمە حساب بکرێت. باش ئەم ئاسەواری تێکەڵبوونەی ڕۆژانی جەژنی قوربان تاکەی کاریگەری بەسەر پارێزگای سلێمانی و نەخۆشخانەکانیەوە دەبێت؟ ئێمە توانین بڵین هەموو بەپێی
بەحسە عالەمەکانت لە 14 ڕۆژ تا 21 تا 28 ڕۆژ ئەخایەنێت واتە تا یەک مانگ ئێمە توانین بڵین بەرکەوتەکانی جەژن و لێکەوتەکانێتی جگەلەوەش بەردەوام خۆ دەزانی کە گەشتیاریەت یان بەرکەوتنی ترە بێت ئەمە ڕێژە بۆی هەیە توش بوو بێت و ژمارەکە زیاد دەکات بەڵام بە شێوەیە گشتی وەکو پێشتریش باسم کرد زیاترینیان شارەکانی تر و چواردەوری قەزاوناحیەکانی چواردەوری سلێمانی نەک سەنتەری سلەیمانی باش بە پێیەوەی کە خۆتەڵی لە قەزاوناحیەکانەوە نەخۆش ڕوتان تێدەکات لەگەڵ بەرزبوونەوەی ئامارەکان ئێستا دۆخی نەخۆشخانەکان چۆنە چەند نەخۆشخانەیەک لە پارێزگای سلێمانی تایبەت کراون بە توشبوانی کۆرۆنا لەگەڵ بەرزبوونەوەی ئامارەکان دۆخی نەخۆشخانەکان چۆنە تا چەند ئێوە پێڕادەگەن بۆ چارەسەری سەرجەم توش بوون لە ئێستا چەند نەخۆشخانەیەکمانەیە وەکو ئاگدارن لە سلێمانی 4 نەخۆشخانە هەیە بە شێوەیە گشتیش لە نەخۆشخانەی شەهید دکتۆر ئێمن کە زۆرترین ژمارەی نەخۆشی تایە لە ئێستا بەردەوام پزیشکان و کارمەندان بەردەوامن لە وەرگرتنی نەخۆش و خزمەتکردنی نەخۆش و تا ئێستا گرفتێکی وا دروست نەبووە باش ئەو ڕێکار و ڕێنمایانی کە وەزارەتی ناوخۆ بڵاوی کردوێتەوە هەندێک ئاسانکاری تێدا ئێوە وەکو پزیشکان ڕێنماییتان چیە بۆ هاوڵاتیان لەگەڵەوەی کە ئاسانکاری کراوە چی بکرێت بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە بەرزبوونەوەی جارێکی دیکە ئامارەکان خۆی هەر ڕێکارێک هەری شتێک ڕاگەێنرێت ئەبێ لایەنی زانستی بڕیالی لەسەرم قەرارە بە ئەم شتەبات بەڵام بە شێوەیە گشتی ئێمە وچوومانە ناشکرێ هەتایە چەند شوێنێک داخرابێ ناکرێ ژیان بۆ ئەستێنرێ لەبەر ئەوە پابندبوون بە ڕێکارە تەندروستەکان چ لە دوورکەوتنەوە لە قەرەباڵخی دوورکەوتنەوە لە شوێنە گشتەکان بەکارهێنانی ماسک و دەستکێش و بەکارهێنانی مادە تاقییمەکان ئەمە یەکەوە کارێکە بۆ پارێزبەندی لەبەرەوە بەکارێنە ینی پابندبوون بە ڕێنمایە پزیشکەکان وات لێگات تۆ سەلامەت بی خۆشەویستان و دۆستانت سەلامەت بنەم پەتاجیانە سپاس دکتۆر ئەرکرد کێشە بەڵێکۆی زانارەکانی دکتۆر هێرش حەیدەر سەرپەرشتیاری ڕوبەڕۆبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بوو لە پارێزگای سلێمانی تایبەت بە دۆخی توشبان و دۆخی نەخۆشخانەکان لەگەڵ بەرزبوونەوەی ئامارەکانی پارێزگای سلێمانی کارێماوژین جەمال ژە سلێمانی زۆر سپاس لە دووکێژێ دی ڕۆژ ڕۆژ هەژمارە کەسێک و ڤایرۆسی کۆرۆنا جا نەخۆش دەستدن زێدەت بن سەدەماوەیەکیژی تایبەش بوویوەیە کێڤەتگەرە ئەوێن کوب ڤایرۆسی کۆرۆنایەتکەون نزانن کا توش بووینە لێداما سەردانا پزیشکان کەنێدی ژیانەوان کەتێت ماترسیەدا لەو ڕۆژی تەندروستیە دووکێ داخواست کە هەر کەسێکێک و نیشانین توشبوون ڤایرۆسا کۆرۆنایە سەر هەبن یەکسەر سەردانا تەندروستیە بکەن هەردەما نەخۆشیەک لە جیهانێ بەڵاو دەبیت بێگومان قوربانیی نوێ دزۆڕن gelek caran ev qurbaniya neşê li ser vî şerî ser bikevin û jiyana xwe ji dest didin. Di şerê digel koronayê da li parêzgeha Dûkê pitir ji 2000 qurbanî hene li vê dawiyê 18 nexweşan giyanê xwe ji dest daya û nûjdarek jî bas li mirina wan nexweşan diket. ڕاستی ئەم خەڵکی خۆ گادارکەین هەمی کەس خوب پارێزن شوێ نەخۆشیێ یان پێگیری پێ بکەن بەس ئەڤێن هەلگیرên نەخۆشیên دوم درێژ بن یان هەندێک ئاریشەین دیên ساخلەمیە هەین ئەگەر نیشان دەفوانە دەرکەون ئەگەر حتا نیشانên سڤک jî bin zîtirîn dem qesta nexweşxanê bikin doku pitir rewşan tek neçtin. Ew nexweşên li Dûkê giyanê xwe ji dest dayn temenê wan ji 6 saliyê pitirin û gelek nexweşiyên dûmdirêj hebûyne û mamostayekî ayînî bas li mirinê bi vayrosê koronayê diket. یادی ji mirina xelkî bi vê êşê em hesab kirin wekî taûnê evahanê şehîd e Pêxember salavet xwedî ser bin wextê bîştin men mate bi taûnî fehuwe şehîdun ew mirîtim taûnê ev he şehîd e îden çi fadlê şehîdî çendê mezine boçî mirov dê şerm ketin mirovê mirovî babê mirovî pismamê mirovî kî bîtin bête mirîtin wekû şehîd ev fadle hebîtin û şnîka mirov şerm bikin nexêr çi şerm têdanîne şerm ew mirov nebêjît çunkî zararawê dê gelek bîtin heker mirov nebêjît xelkekî heyî dê nêzîkî mirovî bîtin û wê gavê ew zarar degîte xelkekî dîtir jî. Pitiriya û kesên jiyana xwe ji dest dan bi vayrosê koronayê li parêzgeha Dûkê beriya wextî nezaniye ku helgirên koronayê ne. Lewra gelek kartêkirin lêkir û bo eger bimirin lê saxlemî hemû dema agehdariya welatiyan diket. Ek nîşane lê hebît bila seredana cihên saxlemiyê bikin. Rejîn Ehmed, Kurdistan 24 Duhok. Xwenîşanderên Nasiriyê baregeha partên nizîkî Îranê şewtandin. Xwenîşanderên li bajarê Nasiriyê navenda parêzgeha Zîqar. Başûrê Iraqê êrişî baregeh wan part û aliyan kirin ku bi nêzîkiya gel Îranê tên tûmetbar kirin. Rasal meydana hebûbiyên navarasta bajar matoreke bombekirî teqiya. Bi sedema terorkirina çend çalakvaneken li parêzgeha Basra li heftiya Borî
تایبەت پشتی تەقینا ماتۆرەکە بۆمبەکری المەیدانە حبوبی ئەوی باژەڕی کوت ئەنجامدا 11 کەس بریندار ببوون خەنیشاندەران ئێرشی بارەگەی هەر یەک ژ ڕێکخستنا بەسەر حزبا دەعوە عەسایب و بارەگەهێن چەند پارت و ئالیەکەن دنکردن و بارەگەهێن وان وەکە توێناندا دیار شەوتان دینە حلبوسی داخواز آلیکاری جواکا نفدالتیت که سروک جواتا نرین عراق محمد حلبوسی به اجاره داخواز آلیکاری جواکا نفدالتیت که دا کن نافچنج بر شر داعش زیان و کفتینه آودان بکن حلبوسی دو توییت که دانویساندیه پلکفتا روژا جهانیا بیرانینا قربانین تروری ریز و قربانین لعراق ببیرتینم گوشبوی رو پروبونا تروری او بوینا قربانی و لپشتی خواه ویرانکاریک الباجار آلی داعش واتی هشتن هر توی توییتی دا اماجا پیکی کنه اف هلکفته در فتک نویه که داخواز جواکا نفدالتی بکم جبوی آوادان کرنا نافچین زیان و کفتی گل عراق پراوستن راسا داخواز حکومت عراق جی کر لذاتیه ده قربو کرنا مالبات قربانیین دست ترور داب کن و گریان جبوی مجارا کورونایل سوران جیدی 40 کسیندن توشی ویروس کورونای بوینه هجمارا پیکفتین کورونایل سوران گلک زیده بوده گهشته 1000 کسی زیده تر افکاری ما تایفور محمد پای که راستا خود زانیاری آمده ما تایفور جماره گلک زور بوده ایدی ریکار و بریار نوجی حساتین بحث کرن که هیسانکارین اجبوی ولاتیان لیدوی زیده تر ولاتی خوب پارزن بحثا خوب پارزی بکین و روشا توجبوین ویروس کورونایل سوران چاوه جوان سلااو لێبێ دیارە ڕەوشەکە بە جۆرێک خراپە کە ئێستا من خۆم ئامادە کردو کە باس لە دوایین ئاماری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە چ حاڵەتی دیکەی توشبوون لە سۆران تۆمار کراون ئەگەر چی ئێستا وێنەگری هاوکارم کاکەڕان لە پشتی کامێرە پێم دەڵێکە ئامارێکی دیکەش ڕاگەیەندرا لەلایەن قایمقامی سۆران کە کرمانجێزت هەمیشە بەیانیان ئاماری نوێ ڕادەگەیەنێ پێشەوەی کە بگاتە وەزارەت دیار هەردوایەوەی کە لە سنتەری کۆڤید-19 لە سۆران ئامارەکان دەردەچن توشبووان ڕادەگەیەندرێت ڕاستەخۆ قایمقامی سۆران بڵاوی دەکاتەوە دیارە جگە لە چل حاڵەت کە لە دوایین ڕاگەندرای وەزارەتی تەندروستی دەرکەوت کە توشبوو هەیە لە سۆران کە بەم چل توشبووە دەگاتە 1000 توشبوو دوایین ئامار بەڵام چەند خولەکێک بەر لە ئێستا قایمقامی سۆران لە پەڕی تایبەتی کۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاماژێ بۆ داوە کە 42 حاڵەتی دیکەش لە سۆران تۆمار کراون و 4 حاڵەتیش لە مێرگە سۆر بەڵام بەو 42 حاڵەتی کە لە سۆران تۆمار کراون واتە کۆی گشتی توشبووان گەیشتە 1042 کەس ژوان جگە لەمە چەند خولەکێک بەر لە ئێستا سەرۆکی لێژنەی بە خاک سپاردنی قوربانیانی کۆرۆنا فەخرەدین وەیسی پەیوەندی پێوەکردن و پێڕاگەیاندم کە چواردەمین حاڵەتی جانە دەستدانیش لە سۆران سەر لە بەیانی ئەمڕۆ تۆمار کراوە ئەو کەسە تەمەنی 85 ساڵە لە ڕێگەزی نێرە بە خاکیان سپاردووە واتە کۆی گشتی توشبوان لە سۆران گەیشتە 1042 کەس و ژمارەی ئەو کەسانی کە بە کۆرۆنا جانیان لە دەستدایە گەیشتە 14 کەس ژوان لە دەی مانگەوە حاڵەتی مردنیش لە بەرزبوونەوەدا لە پاڵ بەرزبوونەی و ڕێژەی توژوانواتە دۆخی سۆران خراپە بەڵام ئەوەی کە مای دڵخۆشیە بۆ بەرپرسانی ئیداری بۆ کەرتی تەندروستی ئەوەیە کە نەخۆشخانەی تایبەت بە توشبوانی کۆرۆنا خەریکە دەکرێتەوە بەو پێی کە تەنها پێداویستی نەبوونی ئۆکسزین بوو پێویستی بە ئۆکسزین بوو بەڵام 100 بتڵ ئۆکسزین لەلایەن دەستگایەکی خێرخوازی بۆی دابین کراوە و هەرێک لە وەزارەتی تەندروستی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی بە هەوڵ و کۆشەکانی ئیدارەی ناوچەکە و پارێزگای هەولێر بەڵێنیان داوە کە ئۆکسزینی پێویست بە ئەو نەخۆشخانەیە دابین بکەن چاوەڕێ دەکرێت سبەی یاد لە دوو ڕۆژی داهاتوو ئەو نەخۆشخانەیە بکرێتەوە کە شوێنی هەفتە نەخۆشی تێدا دەبێتەوە ئەمە هەنگاوێکە سوودی زۆری بۆ ناوچەکە دەبێ بە گشتی کە دەکرێت توشبوانی کۆرۆنا لە ڕواندز لە چۆمان لە سۆران لە مێرگە سۆر لەو نەخۆشخانەیە چاودێری بکرێن و هاوکات فشارێکی زۆریش لەسەر هەولێر کەم دەکاتەوە و لە پاڵ ئەوەشدا هاوڵاتیانی ئێرە ئەوانەی کە سوکاری توشبوانن لە کۆڵ خەرجیەکی زۆر دەبنەوە کە ناچار بوون کە توشبەکانیان بنێرنە هەولێر و هاتوچوونێکی زۆر بکەن ئەمەش بۆ لایانی ئابووری ئەوان
خەرجیەکی زۆری دەویست بەڵام بەکردنەوەی ئەو نەخۆشخانەیە سۆران هەنگاوێکی دیکە دەبڕێت و دەکرێت نەخۆشەکان یاخود توشبوانی کۆرۆنا لەو نەخۆشخانەیە چاودێری بکرێن. جوان جگە لەمە دۆخی سۆران بە جۆرێکە تا ئێستا ڕۆژ لە دوای ڕۆژ ماڵەکان دەکرێنە نەخۆشخانە. ئێستا سەروی 300 ماڵ یان نزیکەی 400 ماڵ کراونەتە نەخۆشخانە و توشبوان لەوێ چاودێری دەکرێن. بەشێک لەو توشبوانە لە ماڵەکان تەنانەت ئۆکسزیینیشیان لە سەردانراوە و پزیشکان و یاریدەدارانی پزیشک بەشێکیان خۆبەخشانە ڕۆژانە 2000 سەردانی ئەو توشبوانە دەکەن لە ماڵەکانی خۆیان و چارەسەری پێویستیان بۆ دادەنێن بەتایبەت دەرزی لێدان و دانانی ئۆکسزیین کە بەشێکی زۆر پێویستیان پێێتی ئەو پزیشکانە ئەو یاریدەدانانی پزیشک لە سۆران خۆبەخشانە ڕۆژانە 2000 سەردانیان دەکەن هەم ئۆکسزیینیان بۆ دادەنێن هەم چارەسەری پێویستیان بۆ دادەنێن بۆ ئەوەی کە بە زووترین کات ڕزگار ببن لە ڤایرۆسی کۆرۆناواتە دۆخی سۆران بە جۆرێکە کە ماڵەکانیش کراونەتە نەخۆشخانەوە بەرپرسانی ئیداری ئەو ناوچەیە و کردی تەندروستی بە تایبەت هەمیشە دەڵێن دۆخی سۆران تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا دۆخێکی خراپە. ئیڤیا بەرەف باشبوونە ڕەوشەیە ئەفکارێمە تەیفۆر محەممەد وایکە ڕاستە خۆشە سۆران زۆر سپاس. ئەرباسی ڕەوشە سووری ڕۆژاوای کوردستانی دبین حکوومەتە سووری ڕاگەیاند و بڕینا ترکی ژەڤاڤە خواردنێ سەر باژارە حەسەکێ تەوانەکە دژی مرۆڤاتیە و داخوازە دەستێوەردانش نەتوێن هەفگرتی بکە. نونەرێ سووریێ ئەردەمیل نەتوێن هەفگرتی بەشار جەعفەری دە پەیوەندیەکە تەلەفۆنیدا وێجارێت گەل سەرکرتێری گشتی نەتوێن هەفگرتی ئەنتۆنیۆ گوتێرێز بەحسا ڕەوشە باژارە حەسەکێ و بڕینا ترکی ژەڤاڤە خواردنێ لەسەر وی باژارەی کردن و داخواز ji گوتێرێز کرد و دەستێوەردانەکە بلەز بکەن. جعفەری ئەو کاری ترکیە بتەوانەکە شەڕ و تەوانەکە دژی مرۆڤاتیە ماف کرد. شاندەرێ نەتوێن هەفگرتیش بووی سووری ڕادگەینە دەستپێکردنە دانوستاندنên کومیتا دەستوری سووریێ گاوەکە گرنگە لێ پرزگرێکên سووریە دەستپێکردنە دانوستاندنان چارەسەر نابن. گەر پێدرسون گوت تشتا تێکردن گاوەکەش بوو یاڤەکردنا باوەریەت نێڤبەرە ئالiyên ناکۆک yên وڵاتê Sûriyêde. هەروەکو چەند جارێک بۆ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکانیشم ڕوون کردوێتەوە. هەروەکو جۆبستی زۆربەی سووریەکانیش بووم لە سەرانسەریچیان هەمیان نیگەرانی زۆریان ڕاگەیان دەربارەوەی هیچ لایەک نەگەشتۆتە ڕێکەوتن لەسەر ئاسی سیاسی لە سووریا. هەروەکو بۆوانشم ڕاگەیان کە دەستپێکردنەوەی گرتوەکانی لیژنەی دەستور کە لیژنێکی بچووکە مەرج نییە کێشەکان هەمووی چارەسەر بکات. بەڵام ئەگەر بە شێوکی ڕاستەقڕەوان بەڕێوە بچێت دەکرێت متمانە لە نێوان لایەنەکان دروست بێت و بکرێتە خاڵێکی دەستپێک بۆ کاری گرنگتر و کارێک بکرێت کە هیوا بەگەلی سووریا ببەخشێت و ئەمەش بێگومان ئاواتی منە. سەرۆکی ئەمریکای هەشیاریەش پاشکەتنە ڕاگەاندنا ئەنجامە هەڵبژارتنên سەرۆکاتیەتدا. سەرۆکی ئەمریکای دۆناڵد ترامپ پێشیا جڤاتە سیاسیان نیشتیمانی ڕاگەاند ئەگەر دەنگدانش بووی هەڵبژارتنên سەرۆکاتیە پڕیا پۆستە ئەلکترۆنی بڕێوە بچە دێل ڕۆژە دەنگدانی ئەنجامên هەڵبژارتنان دەرنەکەوە و بەکو ئەنجام ji بووی چەند هەفتە یان مەهان jî paş bikevin yan jî aslan dernekevin ji ber belavbûna vîrusa koronayê pêşniyar hatiye kirin ku prosya dengdan ji bû hilbijartinê Serokatiya Amerîkayê ku biryar e sî meha 11 pirêve biçin piriya posta elektronî rembe. Gropeke 40,000 kes endamiya keçên Rojavayê Kurdistanê bi bêy beramber mask û lepik li ser wilatiyan dabeş dikin ji bo xweparêziyê beramber vîrusê. Rosa alîkariyan gehînin wan wilatiyên ku ji ber şer û aloziyan ziyan gelek vêkeftîne. Beşek ji endamên wê gropê li wilatên derve jî dimînin lê hemahengiyeke baş et nêvbera wan de heye. بۆ ئالیکاریە خەلکێ و سڤکردنا بارێکردنا ماسکان سەروەڵاتیان گروپە کەچ بناوێ جوانên ڕۆژئاوا ماسکان لە خەلکێن باژارێ قامیشلۆ بێپەرە بەڵاو dikin. کەچên xwebexş dibêjin kowan dest bi vê destpêşxeriyê kir piştî bilindbûna hejmara keseyên pêketiyên korona û bihabûna nirxê lepik û maskan û alavên rûbirûbûna vîrus. Her wiha didin zanîn ku ev kar dê berdewam be û pêşbîne li bajarên din heman destpêşxerî dest pê bibe. Di heyama du rojan de ev keç nêzî 500 maskî li xelkê belav kirin. ji ber got mame wextê wê 3 saet heta 4 saetin û di vî wextê iqtisadî de sera wê gelkî biha bûye û
مالباتên feqîra yek 4 zarokî 5 zarokî hebin nikar herojê 5-6 hezareke mama bikire dibe heqê firavînekê jê re û wadî meîşî jê nasemhîn û herora bike mamaş zarokê xwe û malbata xwe bikire. Aboriya xelkên deverê aloz e û ne her malbat dikare li pik û maskan bikire. Temenê wan roj bi roj bilind dibe û bûye dehqatî berê. Desteya Tenduristiya Herêma Cezîrê jî li xwekirina maskan ser xelkê sepandiye û kesê li xwe neke dê were cizakirin. أبيرو ما هكم دمالي دا ونشتين نشغل ونعمل قرك معاشكي ما جهبا قرك تشكي ما هبا ما نولو ما خبره منها درمان بهايا جوش بهايا حرتش بهايا تنما كاري تشكي بكري وامنا خشن وسكري بمرة مولود به ما ندفي حلقش مر ببينن قرك ما متحدة درمان بوزعين نفال درمان بوزعين هنك يعني مساعدة ما بكن نو أنا أوروبا أو مساعدة شعبي خودك يما كيف يما كسنا دم هجمارا پێکەتیên کۆرۆنا li Rojavayê Kurdistanê roj bi roj zêde dibe û bêtirî kêseyên pêketinê li Herêma Cizîrê ne û bi taybetî li bajarê Qamişlo. Karînên deverê yên tenduristî sînordarin û nexweşxaneyên taybet jî pêşwaziya nexweşên kۆronayê nakin. Naventên kerentînê ne bi şêweyekî profesyonal hatine amadekirin. Ji ber wilo şîret û têbîniyên Desteya Tenduristiyê ew in ku xelk parastina xwe bikin û li malên xwe bimînin. Ekrem Salih, Kurdistan 24 Qamişlo. Li Kurdistan wişar gotinê tên û çav zanyarî zêdetir werbigrin. Her şad. بەداهاتووی نیشتیمانمان دژی ترس و ناومێدی دەجەنگان لە جێ هەموومان پێناوگیانی ئێمەدا بەماندوو بوونتان نەزانی پاڵەوانی ئەم ڕۆژگارن ژێتان پڕ کرد لە جوانی وەڕۆڵەی ئەم خاکە من هەمیشە وەدانە بێ بێگومانی ناین زەمان بە ئێوەوە گەشتێرە بێ وەڕۆڵەی ئەم خاکە من هەمیشە وەدانە بێ بێگومانی ناین زەمان بە ئێوەوە گەشتێرە بێ. ئێوە ئەم ڕۆژانە شانازیەکی گەورەتان بۆ خۆتان تۆمار کرد. ڕاستەوخۆ ڕوبەڕووی مەترسیەکان جەنگان بۆ ئەوەی لە ئێمەی دوور بخەنەوە. بە خەمخۆری و ماندووبوونی زۆرتان هیواتان پێبەخشین. بیرتان خستینەوە کە لەسەر ئەم خاکە چەندێک مرۆڤی گەورە جوان هەیە. مادام کەسانی وەکو ئێوە هەن، ئێمە هەموو بربەست و سەختیەکان تێپەڕێنین و هەمیشە چاوەڕێی ڕۆژانێکی باشتر دەکەین. سپاس بۆ یەکە بە یەکەتان. سپاس. هەموو کوردستان دڵخۆشە پێتان. أصحاب بەپێی تعریفی ئیسلامی چن ئەو کەسانن کەوا ئیمانیان بە پێغەمبەر هێناوە صلی الله عليه وسلم بە خزمەتی گەشتوون لە کاتی ژیانیا. بۆچی ئەصحابی پێغەمبەر معسوومن؟ ئەصحاب معسوومین و وەکو بەشەرێکی تر ئەگونجێ مەسەڵەن بی پێکن لە ئاراکانی ئەگونجێ نەی پێکن و ئەگونجێ هەڵە بکەن و قابلی ڕەخنە لێگرتن. ئەم هەمووی کە بەلەبات کوشتنی عوسمان و شەڕی عەلی و مەعاویە و شەڕی مەعاویە و عایشە و خەوارج، ینی بەڕای بەڕێزت هەمووی هەڵبەسترا و ڕاست نییە؟ لەبەر ئەوەی عوسمان کوڕی عەفان خۆی فەرمووی کەس ڕازیم نییە کەس لەسەر من شەڕ بکات. ڕاستی کە
تاریخی ئیسلامی سەرچەمی پێویستی بە پێداچوونەوەیە. عایشە سەحابی و خێزانی پێغەمبەر و بەرامبەر بە ئەبوو هورێرە دۆڵی هەڵی کردووە. ڕیوایەت ئەکرێ کەسێ شتێک ڕیوایەت کە لە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بەڵام بە هەڵا ئەو فەرمودەی لە پێغەمبەری خوا بیستیدا. مەسەلەی بە مەعسوومگرتنی ئەسحاب دوایی هێتە خوارەوە بۆ قیادات، دوایی بۆ ئەسحابی سوڵتا هەتا خاوەن قەراری سیاسی لەناو ئەحزابە. تو پێتوانێ حرەکاتی تەسەووفیش ئەمان ڕایان بوو؟ یعنی هەمووی بەم ڕێچکە هاتووەکەوە قیادە و شێخەکەی خۆی بە مەعسووم ئەزانێت. ئایا ئەو قسانەی ئەوانەیکەن شریعەتە؟ کە ئەو قسانەیکەن ئیجتیهادێکە بەڵێ ئەحکامێکی شەرعی لێوەرئەگیرێت. چی ئەو حەقە بەخۆ ئەیەکەوە ڕێگەل لەبە بگرێ ڕێگە لەوەی بگرێتەوە من ئیتیجای پێچەوانەم هەبێ لەگەڵ تۆیان. ڕێنماییەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا. دەستنەدان لە چاولووت و دەم بە دەستی ناخاوێت. شوشتنی دەستەکان بە ئاوی گەرم و سابوون هەرجارێک بۆ ماوەی 20 تا 30 چرکە. ئەگەر ئاو و سابوونت دەست نەکەوت، جێڵی پاکشکەرەوەی دەست کە ڕێژەی مادی کحۆل تیایدا زیاتر بێت لە 160 بەکاربێنە لە کاتی کۆکە و پشمین دەمولتت داپۆشە. ئەو شوێن و شتانە بە بەردەوامی پاک بکەرەوە کە دەستیان لێ دەدەیت. لە کاتی نەخۆشی لە ماڵەوە بمێنەرەوە. هەوڵ بدە دوور بکەویتەوە لە شوێنی قەرەباڵغ و داخراوە. لە کەسی توش بوو دوور بکەوە. ئەمڕۆی وەرزش بە سپۆنسەری يسجل إشبيليا من كرة ثابتة لكن المرة دي الدفاع